لدوماهی پیش هاتین بزاوین چارەسەرکردنا پرسا تاقم و دەستەیەن چەکدارن لە عێراقی ئاکنجی مکانیزم نو ji alî حکومeta Iraqê ve li ber tênegirtin nexwasime li dor pêşniyaza Qalîbaf bû çareserkirina vê pirsê. Li demekê ku bi tinê çil roj mayne ku hêzên navnetewî ji Iraqê derkevin. Ji aliyekî din ve jî Serokvezîrê Hikûmeta Herêma Kurdistanê Mesrûr Barzanî hojdarî dane ku ger hêzên Emrîkî باش و بکشن و چیدی سیستما برروانی الهندا و هرمی نمینتن دی روشا امناهی گلک پریشان ببد. پیامنی را دنگ امریکا سنور کریم دیگل مدایه بروهن کرنا وی بابتی. سنور دم تباش و چه هیا لسر وی بابتی؟ بەڵێ فاتمە بکاتتان باش سەرچاوە دیوا دیارە سەرچاوە سیاسی و میدیایەکانی عێراق ئاماژە بۆ دەکەن کە قالیبافی سەرۆکی پەرلەمانی ئێران کە ماوەی 3 ڕۆژە لە عێراقدا چەند کۆبوونەوە و دیدارێکی سیاسی ساز کرد ئەم ڕۆگەڕایەوە بۆ وڵاتەکەی پێشنیاری دوو پێشنیاری لەگەڵ خۆیدا بۆ بەرپرسانی عێراقی هێناوە سەبارەت بە پرسی گروپە چەکدارەکان و چەکدانانی ئەو گروپانە یەکێک لە پێشنیارەکان کە باز دەکرێت فریسکردن یان شاردنەوەی چەکە قورسەکانی گروپە چەکدارەکان یاخود گروپە میلیشیاکانە و پێشنیاری دووەمیژەوەیە کە بەشێک لەو چەکانە بۆ ماوەیەکی کاتی ببرێن بۆ ئێران تا کاتی گەشتن بە ڕێکەوتنی سیاسی لە سەبارەت بە داهاتووی ئەو گروپە چەکدارە یاخود ئەو گروپە میلیشیانی کە نزیکن لە ئێران ئەمە لە کاتێکدایە ئەمڕۆ لە میانی بەشداریکردنی لە هەشتمین دیالۆگی بەغداد سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی ڕایگەیان سەرجەم بڵێ عێراق ڕایگەیاند کە سەرجەم هێزە سیاسیەکان بە تەواوەتی یعنی هەموو لایەنە سیاسیەکان لە عێراقدا کۆکردن لەسەرەوەی کە بەردەوام بوون لە کۆکردنەوەی چەک واتە بەردەوامی و کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵەتدا و سندنەوەی چەک لە دەستی گروپە چەکدارەکانی بە تایبەتی نزیک لە ئێران و ئەمە لە خاڵێکی تردا ئاماژەی بۆ کرد کە پێویستە کە ئەوان بەردەوامن لەسەرەوەی کە پێویستە گروپە چەکدارەکانی عێراق یاخ گروپە میلیشیاکان ڕادستی چەک بکەن و کۆتایی بەم حاڵەتە بهێنن کە ئێستا لە عێراقدا بەردەوامە و بوونەتە مەترسی بە وڵاتانی دراوسێ و لە ناوخۆی عێراق و تەنانەت هەرێمی کوردستان و ناوخۆی عێراقیش و وتیشی ئاماژەی بۆش کرد کە هیچ مەبەستیان ئەگەرێک بۆ پێکدادانی سەربازی لە نێوان دەوڵەت یاخود سەربازانی دەوڵەت و ئەو گروپە میلیشیانەدانیا و ئەوان ڕێگە نادەن کە ئەم گروپانە وەکو باسم کرد ببنە مەترسی بۆ وڵاتانی دراوسێ و عێراق ئەمە ئەو قسانە بوو کە ئەمڕۆ محەممەد شیع سوودانی سەبارەت بۆ گروپانە جەختی لێکردەوە بەڵام فاتمە لە بیرمان نەچێ هەر ئەم ئێوارەیە دوای قسەکانی محەممەد شیع سوودانی وتەبێژی عێراق حکوومەتی عێراق ئاماژەی بەوە کرد کە ئەو وادەی کە دیاریان کردووە کە 30 ئەیلول وەکو دواوادە بۆ هەم کشانەوەی هێزی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق و دانانی چەکی گروپە میلیشیاکان دیاری کراوە ئەم وادەیە زۆر گرنگ نییە گرنگەوەیە گروپەکان پەیوەست بن بە پرسی چەکدانان لە عێراقدا ئەمە کۆی ئەو زانیاریانە بوو کە سەبارەت بە سەردانەکەی قالیباف و چەکدانانی گروپەکان لە عێراقدا لە ئێستادا لە بەردەستان بەڵێ بله سنور هنده هاتیه پشت راست کرن که اف سیستما برروانی ده تحلیلان بگشتی لطوای عراق و نمازه لحرما کردستانه آیا اف چنده هاتیه پشت راست کرن چه آلیه که و؟ بەڵێ وا دیارە لە هەفپەیڤینێکی میدیاییدا لە چاوپێکەوتنێکی میدیاییدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی ئاماژەی پشڕاستی ئەوەی کردەوە کە بەڵێ ئەم بابەتە ڕاستە سیستمی بەرگری هەم هێزەکان لە هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان کشاونەتەوە ئەو ئاماژەی بۆ کرد کە ئەم کشانەوەیە بۆ دۆخی ئەمنی هەرێمی کوردستان و ئاسایشی هەرێمی کوردستان مەترسیدارە مەسرور بارزانی ڕایگەیان تاکو ئێستا نەکراوە ئێمە واتە ئێمە نەبووینەتە خاوەنی سیستمێکی کاریگەر کە بتوانین خۆمان بپارێزین لە دەرەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی و هێزەکانی هاوپەیمان و پاتریۆتی ئەمریکی کە تا چەند ڕۆژێک بەر لە ئێستاش لە ئەمریکا لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و چەند ناوچەیەک لە هەرێمی کوردستان جێگیر کرابوو بڵێ کشانەوەی ئەم سیستەما ئەو ئاماژەی بۆ کرد کە کشانەوەی ئەم سیستەما بەرگریانە بێگومان دەمان خاتە مەترسیەوە و داواشی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و دۆستەکانی هەرێمی کوردستان کردوتی کە دەبێ هاوکارمان بن لە بنیادنانی ئەم توانایی کە
هەرێمی کوردستان بتوانێت بەرگری لە خۆی بکات یاخو لە داهاتوودا خۆی بپارێزێت. هاوکار ڕایگەیان لە ماوەی 40 ڕۆژی جەنگەوە هەتا ئێستا هەرێمی کوردستان زیاتر لە 1000 هێرشی کراوەتە سەر ناوچە جیاوازەکان، لە 150 ئەو هێرشانە لەلایەن سیستمی بەرگری هاوپەیمانان و ئەمریکاوە لە هەرێمی کوردستان تێکشکێنراون و مەترسیەکان بۆ سەر ناوچە هەستیارەکان لە هەرێمی کوردستاندا کەم کراونەتەوە. لە کاتێکدا ئاماژەی بۆش کرد کە ئەمە مەترسین بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان بە هیچ شێوێک نەبووینەتە مەترسی و خاکی هەرێمی کوردستان بۆ هێرش بۆ سەر وڵاتانی دراوسێ یعنی بەکار نەهاتووە. لە کاتێکدا ئەو درۆنانەی کە بەکار هاتوون ئاماژەی بۆ کرد لە جۆری حەدید بوون، واتە وەکو ئاماژەیەک بۆی کە ئەمانە دروستکراوی وڵاتی ئێرانن، هیچ وڵاتێکی تر لە دەرەوەی ئێران ناتوانێت ئەم درۆنانە بەکار بهێنێ و ئاماژەی بۆ کردکەواتە ئەمە دەرخەری ئەوەیە کە هێرشەکانی سەر هەرێمی کوردستان بەشێکی زۆریان لە ناوخۆی ئێرانەوە دەکرێنە سەر خاکی هەرێمی کوردستان. سنوور ئەگەر بتوانی مەبەستیت ئەوە بوو کە عەلی زەیدی ئەو قسانەی کردووە سەرۆک وەزیرانی عێراق؟ نەخێر، ئەمە قسەکانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بەرزانی بوو لە چوارچێوەی هەفپەیڤینێکی میدیاییدا کە ئەمڕۆ کە ڕۆژی ڕابردوو ئەنجام درابوو. وەکۆی باسم کرد مەترسی کشانەوەی هێزەکانی ئەمریکای ئاماژە پێکرد و پشڕاستی ئەو بابەتەی کردەوە کە لە ڕابردوودا مشتومڕێکی زۆری بە دوای خۆی داهێنا لە نێوان میدیا جیهانیەکاندا کە گوایە ئایا هێزەکانی ئەمریکا و سیستمی بەرگری لە هەرێمی کوردستان کشاونەتەوە یاخودنا. ئەو ئەمڕۆ بە دڵنیایی ئەو بابەتەی پشڕاست کردەوە و باسی لەوە کرد کە وتم کە ئێمە بە هیچ شێوێک هەرێمی کوردستانمان خاکی هەرێمی کوردستانمان بۆ مەترسی بۆ وڵاتانی دراوسێ بەکار نەهێناوە و کشانەوەی سیستمی پاتریۆت و هێزەکانی ئەمریکای بە مەترسی بۆ سەر داهاتوو ئەمنیەتی هەرێمی کوردستان ناوزەند کرد و باسی لەوە کرد. زۆر سپاس سنوور کەریم، پەیامنێرە دەنگی ئەمریکا بۆ وەزانیاریان.